دکتۆر فەرهاد پیرباڵ یەکێک لە نووسەر و لە کەسایەتیە دیارەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی کە خاوەنی دەیان کتێبە و هەمیشە لە نووسینەکانی بەردەوامە لە کۆڕێکە کە لە ناوەندی ڕۆشنبیری ئاشتیەوە بۆی ڕێکخرابوو باسی لەوە کرد کە لە ئێستا 6 کتێبی نوێ پێشکەش بە خوێنەرانی کورد ئەکات و هەرچەندە کتێبەکان ماوەیەکی زۆرە نووسراون بەڵام ئەم کتێبانە چاپ و بڵاو ئەکرێنەوە و گفتوگۆ دەربارەی چەندین بابەتی ئەدەبی لە نێو کۆڕەکەیە لایەن دکتۆر فەرهاد پیرباڵەوە بۆ ئامادەبوان کرا. ناوەندی ڕۆشنبیری ئاشتی لە وەرزی نوێی خۆیدا کۆڕێکی بۆ دکتۆر فەرهاد پیرباڵ ڕێخست. لە کۆڕەکەدا فەرهاد پیرباڵ ناساندنی بۆ 6 کتێبی تازە چاپکراوی خۆی کرد کە ماوەیەکی زۆرە نووسیوێتی. هەر لە کۆڕەکەدا نووسەر باسی شێتی و فەلسەفە، زار و مارەکان، مەسیحیەت لە کوردستاندا کرد. لە لێدوانێکیدا بۆ کورسات مەگەزین دکتۆر فەرهاد پیرباڵ ئاماژەی بۆ کرد کە نووسینەکانی بۆ گەنجەکانە و دەیەوێت ئەوانەی داهاتوو خۆیان و تێگەیشتنەکانیان بۆ بابەتەکان هەبێت. من هزار جار گوتم گەنجم نەخۆش دەوێت بابی گەنجەکان ڕقی لێمە ڕقیان لێمە هۆکارەکەوەیە من نووسەری جیلی داهاتووم نووسەری جیلی کۆن نیم تاریخی جیلی کۆنم نووسیتەوە دەنووسمەوە مێژووی پێڵاو مێژووی تیارە مێژووی ناتیارە نا مێژووی هەموو شتێکی کوردم نووسیەوە ئاخر کتاب مێژووی مەسیحیەت لە کوردستان باسی تاریخ دەجێڕمەوە بەڵام ئەوانەی لە ناو تاریخ ژیانە ئەمنیان خۆش ناوێت